ئاشکرا لەلای هەر تاکێکینەتەوەی کورد هەردوو بنەماڵەی بارزانی و تاڵەبانی هەمیشە وەک دوژمنێک وان بۆ میلەتی کورد مێژوو ڕەشانەوەمان بۆ ڕوون دەکاتەوە کەوا هەر هێرشێکیان هەر دوژمنێک پەلاماری خاکی هەرێم بدابێت ڕاستەوخۆ دەرکەوتووە کە پێشڕەویان بنەماڵەی بارزانی بووە یان بنەماڵەی تاڵەبانی لە سەرەتای دەربەسەراگرتن و خۆسەپاندنیان بەسەر هەرێمی کوردستاندا زیاتر لە 118,000 چەکداریان هەیە و ڕۆژ بەڕۆژ چەکدارەکانیشیان زیاتر و زیاتر دەبێت بەڵام بۆ بەرگری لە خاک و نیشتیمان نا بەڵکو بۆ ژیانی هاونیشتیمانیان و چالاکوانانی ناو هەرێمی کوردستانە. بەڕێزان لە ڕۆژێکی وەک ئەمڕۆ لە 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 حکومەتی عێراق و حەشتی شەعبی میلیشا ئاسا لە 151 هەرێمیان داگیر کرد بەڵام ئەم دوو حیزبە خۆیان بە خاوەنی حکومەتی هەرێم دەزانن هیچ بەرەنگار بوونەوەیەکیان نەبوو بەرامبەر ئەو هێرشانە بە پێچەوانەوە دەرکەوت هەر خۆیان بە ڕێکەوتن ئەو ناوچەیان تەسلیم بە سوپا و عێراق کردبوو لە کاتێکا کۆمەڵێ پێشمەرگە بوونە قوربانی ئەم ڕێکەوتنە ژێربەژێرەی سەرانی بنەماڵە و حکومەتی عێراق. دامەزێنەران و چالاکوانانی ڕێکخراوی داپۆک داوا دەکەین میلەتی کورد هۆشیار بێتەوە بەرامبەر ئەو دەسەڵاتە مافیا و خیانەتکارانی هەرێم بە تایبەتیش دانیشتوانی ئەو ناوچانی کە بوونە قوربانی لەسەر سندوقی دەنگدان تۆڵیان لێ بکەنەوە و ئەو خیانەتە مێژویان بیر نەچێتەوە کە لەو ناوچەدا کراوە. ڕێکخراوی داپۆک 2023 ئەنە بکەی لەسەرەوە جەماعاتی ئێمە تەسویڕەکە بۆ ئێمە بەتیتریشەوە ڕسوایی بۆ حکومەتی عێراقی ڕسوایی بۆ حکومەتی عێراق بۆ بازدانەی بۆ تاڵەبان ئێمانیانکەن چۆن وێنە دەگرن بابی گرن من کاوە دەربەنیم ئێمە ڕێکخراوی داپۆکین لە هیچ کەسێک ناترسین لە هەرچوە بمانەوە خۆتان و سەرۆکەکان و بەرپرسەکانیشتان ڕسواکەین ئەگەر ئێمە نەمانەوە ناهێڵین هیچ سەرۆکێکیەوە بە سەرۆک وەزیرانتانەوە بە سەرۆک کۆماکتانەوە بە سەرۆک پەرلەمانتانەوە لێرە شکۆتان لەشکێنین و ڕسواتان دەکەین. ئەمەوێ پێتان بڵێم تاوانەکان هەر چەندە کۆن بن پێویستە بەبیر بهێنرێنەوە وەکو ئێستا ئەگەر لە مێژووی بنەماڵی بارزانی تاڵەبانی بڕوانین مێژوویکی درێژیان هەیە لەگەڵ خیانەتە سێ بەشی ئەو پیشەکانی کە لە تۆنەکانیان هاتووە دەرەوە ناویانە بە سمی براکانیانەوە. خیانەتی 16 ئۆکتۆبەر کە 6 ساڵ لەمەوبەر یەکێتی و پارتی بە پلانی ژێربەژێر و بە یارمەتی دەسەڵات دەستی دەرەکی حکومەتی عێراق و ڕژێمی بەحسی ئێران لە 151 خاکی هەرێمی کوردستانیان لەدەستدا. خائینانی 16 ئۆکتۆبەر خیانەتکاران دیارە چۆڵی بکەن ئەم شارە خیانەتکارانی سەدا بڕۆن بەڕۆکمان بەردەن. پیشاندانەی ئەمڕۆ کە ئێمە کۆبووینەوە کوردانی تاراوگە لە دژی ئەو 16 ئۆکتۆبەر 2016 ئەو خیانەتە گەورەی لە شاری کەرکووکی دێرینم کرا نەفرەت لە بکەرانی 16 ئۆکتۆبەر نەفرەت لە دووتە بنەماڵە نەفرەت لە دزوو جەڵدەکان نەفرەت لەو شەعبەی کە کوردستانی لێرفانە هاتینە لە چەک هەردەگرن بووینە کۆیلێ و دز و ئەوێ ڕووی یەکێتی و پارتی و سەرکردەکانیان ڕۆژ بێ کە ئێوە ئێستا لەم وڵاتە لەبەر دەرگاکانی ئەم حکومەتە وەستن چاوەڕێی جوا بکەن. ئەموو ئێستا ئێوە وەکو گەنجە سعودی و کۆیتی و ئیماراتیەکان بە فیزە و بە گیرفانی پڕ و بە دڵخۆشی بە سەفەر بەهاتان بۆ وڵاتە. ئەم تێکستە پێشکەشە بە سەرکردە و کەرکردەکانی کورد نەفرەت ئەکەن لە حاکمی چەکوش بەدەست لە حکومەدا ڕۆڵەی بێکەس کە بۆتە داردەستی ناکەس لەو چەکدارەی کە بۆتە کەریبارەبەر کە کوژێ خۆپیشاندەر کە بۆ سەرۆک بۆتە قەشمەر. بەڵێ بەڵێ تۆ سەرۆکی جانەوەرانی خوێنڕژی گەل ئەزانەیە تۆ بژی چونکە تۆ کوردی کوردکوژی کوردی کوردکوژ دێڕۆک لە شێعری بەشێوە شانازیە بۆ کەسانی وەکو ئێوە
پیشاندانێک دژی خیانەتێکی مێژووی گەرە بەرامبەر میلەتی کورد کراوە. هاوڕێیان هەندامانی بەڕێز خۆشەویستان، پێم خۆشە لای هەمووتان ڕوون و ئاشکرا بێ کاتێک ڕێکخراوی داکۆک و ئەندامە بەڕێزەکانی خۆپیشاندانێک دەکەن دژ بەدەسەڵاتدارانی هەرێمی کوردستان، تایبەت نییە بەلایەنێکی سیاسی. ئێمە کاتێک کە دژی کارەساتێکی مێژووی یا مرۆیی ئەوەستینەوە دژە بە هەموو لایەنە سیاسەکان. هیچ لایەنێکی سیاسی خۆپیشاندانەکانی ئێمە نەکاتە سەرکەوتنێک بۆ خۆی. کاتێک باسی خیانەتی 16 ئۆکتۆبەرەکەین بەبەستمان هەموو لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانە، ناڵێن فڵان لایەن و فڵان لایەن، چونکە ڕۆژێک یەک مێژوو خیانەتی 16 ئۆکتۆبەر و زیندانیانی چاڵەکۆڵی بازرگان و زیندانیانی کەسانی بێدەسەڵات و بێلایەن و هاوڵاتیان کاتەنە زیندانەکانە و ئەنواع و ئەشکال شێوێ بە هەموو شێوەیەک ئەشکەلە دەدێن. کەرکک بەبێتەوە کوردستان وەکو لاشەی بێسەرە. کوا خاک لە دنیا، کوا خاک لە دنیا کە وەکو تۆ ژێر و سەرت گەوهەرە. خوا ئەوە بگرێ بە زۆر پێی کردی ئەو ڕێپراندۆمە شەرمەزارکەرە. شەرم نایانگرێ تا ئێستا خەڵاکەت لە ژێر پێی تورک و عەگال بەسەرە. ئەمڕۆ لە بەرواری 16 دەی 2023 ئێمە وەک ئەندامانی ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی چالاکوانانی شاری بێرمینگام و دەوروبەری هەستاوین بە ئەنجامدانی ئەم گرتبوونەوەیە وەک یادێک و ناڕەزایەت و دەربڕینێک بەرامبەر بەو خیانەتە گەورەیە کە هەردوو حیزبی دەسەڵاتداری یەکێتی و پارتی لە 16 دەی 2017 دەرحەق بەگەلی کورد و میلەتی کورد کردیان، ئەویش لە دەستدانی لە سەدا پەنجاویەکی خاکی کوردستان و ڕادەستکردنی بە حەشدی شەعبی و دوژمنانی گەلی کورد بوو. وەکو ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ کۆبوونێتەوە لێرە بۆ یادکردنەوەی ئەم خیانەتە گەورەی کە لەلایەن دەسەڵاتدارانی پارتی یەکێتیەوە بەرامبەر بەگەلەکەیان کرا. لە ئەنجامی ئەم خیانەتە گەورە بوونەوەی لە دەستدانی سەدا پەنجاوێکی خاکی هەرێمی کوردستان و ئاوارەبوون و دەربەدەربوونی خەڵکێکی زۆری ناوچەکە. 16 ئۆکتۆبەر لەم 6 ساڵ لەمەوبەر ڕۆژێکی ڕەش بوو لە مێژوونەتەوەکەماندا. لەم ڕۆژەدا لە سەیاس پەنجاوێکی خاکی هەرێمی کوردستان پێشکەش بە میلیشاکانی حیزبی شەعبی کرا. 16 ئۆکتۆبەر برینێکی ساڕژ نەبووە بە جەستەی میلەتی کوردەوە. لە 16 ئۆکتۆبەردا زۆربەی ناوچەکانی کەرکووک و دووسخورمات و ڕادەستی هەرجی شەعبی و میلیشاکانی عێراق کرا. ڕێکخراوی داکۆکەم کەوا ئەم ڕێکخراوە هەستاوم بە کۆبوونەوەیەکی جەماوەری دژی 16 ئۆکتۆبەر، دژی ئەم زوڵم و زۆرێکەوە دژ بە حەقی میلەتی کورد دەکرێت. بۆیە لێرەوە ئێمە دژی ئەو زوڵم و زۆرەی کە لە هەرێمی کوردستان و ناوچە جێناوەکان بەرامبەر کورد دەکرێت خۆپێشاندانێکی هێمنانە ڕێک بخەین. زۆر سپاسی هەموو لایەکەم. هەر ئەو ناڵم ئەگەر حکوومەتێ نەتوانێت مافی سەرەتایی میلەتەکەی و خەڵکەکەی جێبەجێ بکە ئایا چاوەڕێشتی باشتری لێ دەکرێت؟ بۆ حکومەتا کوردستانێ، بۆ ڕایەگشتی، بۆ ڕێکخراوی مرۆڤاتیێ، بۆ ناوەندی جیهانێ گۆمان تێداری نەدیروگا کوردانیا پری شۆڕەش و بەرخودانە بگرەش کیمیا بۆرانکردە حەلەبجە و کوچە ملیۆنی و ئەنفال و سەرهەلدان ئۆکارە چەندین دژوار بەسەر ملەتێ مەدەهاتین. ئەف قوربانی دارەشی بێخەمەت ئازادی و خۆشگوزەرانیە بووینە لێجێزی لە ئێشی و نەقەبیلکردنێ شەرف فرۆشتە کوردان بۆ کوردان. 40 ملیۆن حزب وڵایانی خودان ئایدۆلۆژیین جدا بن. ئەفتەخانووی حەشەیەکردنەوەی کڕیسیەت کرد. ئەم هەمی گازی ملەتی کوردەکەن هێدی خۆ نەکەنە قوربانی بۆ حزبە بێسکردنە هەمووشان و پێگەین حزبان بشی یەکەتیا کوردان بشی واکەفی بشی ئەکرێزی.